هەرچەندە لە شاری کەرکووک قەدەغەی هاتوچۆیە و دەرگای مزگەوتەکان بەداخراوی ماونەتەوە، بەڵام بەشێک لە مامۆستایانی ئاینی شاری کەرکووک لەسەر بەرپرسیارەتی خۆیان دەرگای مزگەوتەکانیان کردەوە و نوێژی جەژنیان بە کۆمەڵ لە مزگەوت ئەنجامدا. سەرەتا سوپاسی و مامۆستایان ناکەین کە لەسەر بەرپرسیارەتی خۆیان مزگەوتەکانیان کردەوە کە نەیاندەویست ڕەمەزان بە سارد و سڕێک تێپەڕێ. خەڵکیش زۆر زەختیانەکە لە مامۆستایان کە خەڵکی گەڕ و کوبانەکان کە داوایانەکە لە مامۆستای مزگەوتەکان بکەنەوە. خۆی لە خۆیدا ڕەمەزان عادەتەن بە مزگەوتەوە جوان بوو، بە تەراویحەوە جوان بوو، بە نوێژی کۆمەڵەوە جوان بوو، بە نوێژی جەماعەتی بەدابێت نوێژی بەیانیان. ئەمە وایە کرد ئەگەر نەکرێتەوە لەوانەیە سارد و سڕێکی زۆر بە مسلمانەوە دیار وایە. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی پیرۆزبایی خۆمە و ئاڕەسی مسلمانانی جیهانەکەم بە تایبەتی شاری کەرکووک و لە ئێوەی بەڕێز و خۆشەویست. معلومی جەناب تەنە بەبوونی نەخۆشی کۆرۆناوە مزگەوتەکان بە ئەمری ئەوقاف کە داخراوە، ئەمڕۆ خەڵک پێی وتراوە کەوا لە ماڵەوە گە نوێژیش بکات جایزە ئەگەر بێتە مزگەوتیش باشترە، بەڵام ئێمە زۆر سوپاسی مامۆستا ساماڵەکەین کە مزگەوتی مانگی ڕەمەزان بۆ کردینەوە و ئەمڕۆش نوێژی جەژنەمان کردو لێرە بەخۆشی و وابزانام هیچ گرانی ئەگەر بێ بۆ مزگەوت و چکرد ئەوەی لە بازار خەڵک ئەبینیت ئەچێتە بازار لەوێ بۆ کۆرۆنا نییە و لە مزگەوت بۆ هەیە. ئەوقافی کەرکووک بە دوو بڕیارویستی نوێژی جەژن بە ئەنجام بگەێنرێت. سەرەتا بڕیار بوو تەنها بانگبێژ و کارگوزاری مزگەوتەکان لە بەڵنگۆوە شیعاری جەژن بەرز ڕابگرن. دواتر ڕایەکە گۆڕابەوەی نابێت لە بڵنگۆوە شیعارەکانی جەژن بوترێتەوە، تەنها لە ناو مزگەوتەکان بکرێت. ئەمەش لە بەغدادەوە پەسەند نەکرا، بۆیە بەشێک لە مامۆسایان لەسەر بەرپرسیارەتی خۆیان نوێژی جەژنیان ئەنجامدا. شانەی قەیرانەکانیش قەدەغەی هاتوچۆی لە شاری کەرکووک و دەوروبەری تا یەکشەممەی داهاتوو ڕاگەیاندووە. بە حقیقت وەکو معلوم جەنابتانە کەوا خەلەی ئەزمە لە شاری کەرکووک هەتا ئەم ساتە کاتەش هیچ کاتێک ڕێی بەوە نەدا کە مزگەوتەکان بکرێتەوە وەکو فەرمی و هەروەها ئەوقافیش هیچ کاتێک ئەمری نەکردووە کەوا مزگەوتەکان بکرێتەوە، بەڵام ئەوەی کەوا ئەمڕۆ لە شاری کەرکووک مامۆستایان بەشێکیان مزگەوتەکانیان کردەوە لەسەر بەرپرسیاتی خۆیان مزگەوتەکانیان کردەوە و ئەوەش هۆکاری ئەوەیە کەوا خەڵکی شاری کەرکووکی ئیماندار زۆر پێیان قورساکەوە جێژن لە مزگەوت نەکەن. بەگشتی لە ڕۆژی یەکشەمەوە دەست پێکەواتە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جێژن لەسەر بڕیاری 21 ئایاری ساڵی 2020 و قەدەغکردنی هاتوچۆی ئۆتۆمبیل جگە لە کارمەندانی تەندروستی و کارمەندانی ئەمنی و ڕۆژنامەنووسان و هەروەها کە لەو بڕیارەداکردنەوەی کۆمەڵێ شوێن هەیە مارکێت و فڕنیەکان، کردنەوەی فڕنی نان و سەمون لە سەعات 6 بەیانیەوە تا 3 دوانی مەڕۆ ئەبێ وکردنەوەی مارکێت و بازارەکان ئەوەی تایبەتە بە خواردن و بە میوە لە سەعات 9 بەیانیەوە تا سەعات 1 دوانی مەڕۆ بێ و داخستنی بازرگەکانی هاتوچۆی شارەکان بە گشتی جگە لە ئۆتۆمبیلی باهەڵگری خواردەمەنی و تەندروستی بۆ ناو شاری کەرکووک. ماوەی زیاتر لە 2 مانگە بەهۆی ناخۆشی ڤایرۆسی کۆرۆنا با بڕیاری وەقفی سونی کەرکووک سەرجەم مزگەوتەکان داخراون. ئەمڕۆژ بەهۆی فشاری هاوڵاتیان بەشێک لە مامۆستایانی ئاینی نوێژی جەژنیان لە مزگەوتەکان ئەنجامدا. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.